بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت جارێکی دیکە لە خزمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی تەندروستی. بەرنمەیەم جارەمان باز لە هاتنەوەی شەپۆلێکی نوێی کۆڕۆناکەین کە ئێستا ژمارێکی زۆر لە هاوڵاتیان لە کوردستان بە نیشانەکانی پەتایەکی تا ڕادەیەک ئاسایی و بێمەترسی توش بوون کە بە پێی پشکنینەکان و بە دوواداچوونەکان زۆرینەی زۆری ئەمانە بریتە لە توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا. لەگەڵ میوانەکەم باسێک لە هاتنەوەی ئەم شەپۆلە نوێ ئەەکەین و ئەو ڕێنمایە تەندروستیانی کە پێویستە لە پزیشکێکی پسپۆڕی بوارەکەەوە بیبیستن باسی ئەەکەین. هەروەها باسێک لە بەلاڕێدابردننی نەخۆشی کۆڤیدی نوێ ئەم شەپۆلە تازایی کۆڕۆنا هەروەها بە نمونە چەندین نەخۆشی دیکە بە پشتبەستن بە کۆمەڵی پشکنین و نووسینی چارەسەر بە شێوەیەکی کوێرانە لەو جێگایانەی کە لە ڕووی زانستی و یاساییەوە مافیان نییە نەخۆش ببینن و چارەسەر وەربگرن. کاک زۆر بەخێر بێ، سواز بۆ ئامادەبوونت. سەرەتا بە بدناسێنم بە هاوڵاتیان میوانەکەم بە ڕێز دکتۆر زانیار نووری پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکانە. کاک زۆر دووبارە بەخێر بی. زۆر سپاس مژید. سەلامەت بی. کاک دکتۆر، کۆڕۆنا بۆ دیسان دێتەوە و دیسان دێتەوە. ئێمە لە ئەو کاتانی کە سەرەتا کۆڕۆنا بڵاو بوویەوە هەمووان نەزانین لەبەرەوەی ڤایرۆسەکە نوێ بوو و لە سەرتاسەری جیهان نەک هەر لە کوردستان هەموو پێمان وا بوو کە لە وەرزی گەرمایەتیا ئاچێ و دڵێکمان بۆ خۆش بۆ کاتێک کە بڵاو بوویەوە لە کۆتایەکانی مانگی 11 و سەرەتای مانگی 12 19 و دواتر 2020. بەڵام بینیمان بابەتەکە بەو شێوەیە نەبوو. ئێستایش هەمومان نەزانین کە تا ڕادەیەک نەخۆشیەکە کەم بوو بوویەوە. ئەم شەپۆلە نوێیە چییە کە لەم وەرزی گەرمایە هاتوتەوە؟ جا دکتۆر لەو نقطەوە با دەست پێ بکەین کە خەڵک کاتێک لە 2009 بۆ 2020 تر لە سەرەتای 2020 تا باڵێن خەست بۆ خەڵکێکی زۆر گرتی کە لە چینەوە دەرچووی تر خەڵکێکی زۆر توش بۆ و کاتە ئەو قسە هینە باسە بڵاو بۆەوە ئەمە لە گەرما نامێنێ و ئەمە سوورێکی هەیە دوای 6 مانگی نامێنێت تەمەنە ئەو شتانە هەرگیز لە هیچ مؤسسەیەک و ڕێکخراوێکی زانستی و قسانە دەرنەچووە. لەوە ئەچێ کەسێک لەبێ پزیشکێک با بڵێن شارەزایەکی میکرۆب ئەمانە قسەی تاکردبێ، بەڵام ئەوە وتەی فەرمی نەبووە، ڕێکخراوە زانستیانە نییە. ئەوە چەند هیوایەک بۆ خەڵک هەی بوو تەسەووریە کرد کۆڕۆناوانە بێ، تەنانەت هەندێک کەس تۆزە مبالەغەشی تاکرد ئەو کاتە بەوا باسانە کرد کەمەوەکو هەڵامەتێکی بەسیط وایە خەڵک ئاساییە بانەترسێلی و توش ئەبییت و هیچ وانە دێت تاوەکو بەداخۆ کارە ساتە قەوما یەکێک لەو وڵاتانە و ناوچانی کە زۆر بە پیسی کۆڕۆنا لێیا چکە تۆ بێ هەر مردن حساب نەکەی دەرکەوتە و با بڵێن لێکەوتە ئابوووریەکانی و کۆمەڵایەتەکانی و سایکۆلۆجیەکانی کە بەجێڵێ و خەفەت و با بڵێن مەراقەکەی دوای ئەوە بەجێڵێ یەکێک لە وڵاتانی زۆر بە خراپ توش بوون عێراق بوو بە تایبەتی هەرێمی کوردستان. لەبەر ئەوە ئەمە کە عێراق بە تەنیا ناوی ناوە فاجعەت کۆڕۆنا ناحەقی نییە، ئەمە لە کارەسات گەورەترە، ئەمە زەربەیەکی دەرونی بوو لە 2020 تووشی خەڵکی ئێمە بوو. تەمان ئەو قسانی کە کرا ئەم ڤایرۆسە بۆ سوورەکەی وایە ئەم شتانە هیچی بە شێوەیەکی زانستی نەبوو، چکە تۆ بێت لە کۆڵینەوەت هەبێ هەتاوەکو مودەیەکیش نەڕوا بەسەر نەخۆشیە تازەکە تۆ نازانی جارێ خۆی ئەم ڤایرۆسە چۆنە بێ. بەڵام یەک خاڵ هەبوو لە سەرەتاوە زۆربەی پێشبینیەکان ئەوە بۆ ئەوە ڕاست دەرچوو، ئەوی ژەوەیە ئەم میکرۆبە ئەبێ بگۆڕێت. تەبیعەتی بە تایبەتی ڤایرۆسەکان جەناب خۆت زین زۆربەی میکرۆبەکانوان شتێک ئەکەن ئەدابتێشن و ئیڤۆڵوشنێکەکان لە نەوعێکی خراپەوە بێ بە نەوعێکی بەسیتر و سادەتر، جاروایە لە سادەترەوە بێ بە جۆرێکی خراپتر، جاروایە چێتە ناو ئاژەڵ، جاروایە لە ئاژەڵەوەێت و ئەمە گۆڕانکاریانە لە میکرۆبانە ئەبێ. ئەوەی تەسەورە کرا کە ئەم گۆڕانکاریە بە ڕۆژە لە ڕۆژان قووەتی نەمێنێ هێزی نەمێنێ، بەڵام ئەمە متەوەقع بوو کە فیعلەن ئەم ڤایرۆسە بە ئاسانی لە ناومانە ناڕوان هەموو فترێک و بە شێوەیەکی تازەیەتەوە. زۆر باشە کاک دکتۆر، بەڵام بەشێکی تەبعەن ئەوانەی کە ئەم قسانەی من یەکەم لەوانەیە بەشێکی پرسیاری هاوڵاتیان بێ، بۆچی لە وەرزی گەرمایە زیاتری بینینەوە؟ واتە ئەم جارە ئێستا ئێمە لە بەهار و کۆتایەکانی زستان کەیسات زۆر کەم بوو بوویەوە، تەنانەت بڕوان ناکەم هیچ پزیشکێکە نەخۆشیە بینی گومانیشی لێ بکردا هێندە وەگەڵێ PCR و پشکنینی تایبەتی کۆڕۆنای بناردەیە، بەڵام ئێستا
ئێستش بە هەمان شێوە ئەوەندە زۆر بۆ وای لێ دێتەوە هەر پزیشکان کەمتر ئەینێرن لە بەرەوەی دڵنیان لەوەی کە کۆڤیدە، یعنی ڕێک وەزعەکە پێچەوانە بۆتەوە. هیچ ڕەبتێکی هەیە بە گەرماوە؟ ئەم کۆرۆنا ڤایرەسە هیچ پەیوەندی بە گەرما و سەرماوە نییە. ئەو بۆ چوونە هەڵەیە کە کرا تەسەورانە کرۆک و ئینفلۆنزا بێ لە زستان و لە پاییزە بڵاوە بێتەوە لە گەرماکانە نامێن، نا هیچ پەیوەندی بەوە نییە. بەڵام ئەمە دەرسێکی فێر کردین پەیوەندی بە قەرەباڵغیەوەیە. لە کوێیە تۆ قەرەباڵغی و جەماوەری دەبێ خەڵک بە لێشاو بڕواوات و چۆبکا و دعوەتکاری و سەفرە و مناسباتە گەورەکان ببێ، بە تایبەتی لە ناوچێکە کە کۆمەڵایەتیان کەم بوو بێتەوە تایە و خەڵکێکی زۆر هاتو چۆتیا بکات. سا بۆ نمونە لە ئەوروپا ڕێژەی کوتان باشە، بەس ڕێژەی هاتو چۆکە زۆرە. مەتاڕێکەوێ بەراورد کە بە فڕۆکەخانەی ئێمە وامزان هەر ئەوەی ئێمە لە ژمارانیە. لەبەرەوە بەهار دەرفەتێکی زۆر باشە بۆ خەڵک بۆ گەشتکردن و تێکەڵاو بوون، وەکو زستان نییە چۆنەڵە لە سوچ ماڵەوە قەتیز ببین. لەبەرەوە فعلەن ئەمەی لای ئێمە وەکو لە 2021 لە چەند بوارێکی ترا و کاتەش وتم لەگەڵ قوتابخانەکردنەوە، لەگەڵ عوتڵەکان، لەگەڵ جەژن، لەگەڵ بۆنە کۆمەڵایەتی و سیاسی و ئاینی و لەگەڵ ئەوانەیە جارێکی تر دروستە بێتەوە و فعلەن واش تا ئێستا. زۆر باشە کاک دوکتۆر. ئەوەیشی کە زۆر تێبینیمان کردووە هەر شەپۆلێکی نوێیە لەوانەیە کۆمەڵێ نیشانەی هەبێت جیاوازتر بێ. ئەمە بۆچی؟ و ئەگەر پێمان بڵێ ئەم شەپۆلە نوێی کە ئێستا بە ئەزمموی جەنابەت ڕۆژانە نەخۆشەکان ئەبینی ئەو کۆمەڵە نیشانی کە لەوانێت تا ڕادەیەک پێیجا بکرێتەوە و لەم شەپۆلە نوێیدا هەبێت چییە؟ یەک شتی باش لەم کۆڤیدا هەیە نیشانێکی ونی نەکردووە. ئەی ژەوەیە یەکەم جار بە لەش دازران دەست پێەکە. ئەو نیشانە زۆر مویمە. جاوە دوای دەرمەجا لەبێ یەینە سەرەوەی چەند بە هەڵا ئەو شتە براوە. یەکەم نیشانی لەش دازرانە لە 2020 بینیمان هەروە بوو، 2021 هەروە بوو، لە گەرمی کۆڕۆناکە کە دەیان و بیستان ڕۆژانە خەڵکی دەکوژ لە کوردستانە هەروە بوو. یەکەم نیشانی بەر لەش دازران دەست پێەکە. بەڵام ئەگەر بیری بێکە دکتۆر جارەکانی تر ئەچوو ئەیکرد بە سکچوون، ئەیکرد بە چوارم ڕۆژ و پێنجەم ڕۆژی تر ئەیکرد بە کۆکەی بە قووەت و هەڵکردنی سنگوانە. ئێستا ئەم ڤاریەنتی تازە هەیەی ئەم جۆرە تازەی کار ئۆمیکرۆنە، بەڵام چۆنەڵی وەچێکی تازەیەتی بی شتێکی ناوە ژمارەکەی ئەمەیان چۆنە لەش دازرانەکەت بووەکە دوای ئەوە هەستەکەی تات ئەبێ جاران لوت تەڕبوونمان کەمترە بینین، لوتە تەڕە بێ قورگدەیە شێ لەگەڵیا بە دەگمەن جاجا سکچوو نەکات. ئەوانە بۆ دروستەکە دوای دووەم ڕۆژ و سێم ڕۆژوانە عادەتەن بەردەیە باشەبی بەتابێتێگەر خۆ کوتابێ سیرەکەی وردە کەمتر نیشانەکانی دەرەکەوێت. ئەم ڤایرەسی ئێستایان سواز بخوا ئێشتا ئەوە نییە جارێکی تر بچێتەوە ناو سی خەڵکو و بیکا بە هەوکردنی سیەکان و ئەوە. واتە مەترسی توشببوونی ئەم ڤایرۆسە بە سیەکان و تەنگە نەفەسبوون و پێویستی داغڵبوون بۆ نەخۆشخانە و مردن بەهۆیەوە کەمترە وەک لە زۆر کەمترە. ئەگەر بەراوردی بەس ئامارە فەرمیەکان بکەی کە بڵاوەکرێتەوە لای خۆمان و لە جیهانە ڕێژەی مردن زۆر کەمە لە چاوی کە لە 2021 بینیمە. زۆر باشە کاک دکتۆر. کەواتە ئەگەر بەپێی ئەوەی کە باست کرد تا ڕادەیەک و ئێمەش بەڕاستی تێبینیمان کردووە قورسیەکەی کەمەوە گەڵێ کوانتیتیەکەی زۆرە بەڕاستی ئەوەی ئەبینی ژمارێکی زۆر لە خەڵکی زۆر توشبوون، بەڵام مەترسیەکەی کەمترە و کەمتر ئەبینین کە نەخۆشیە کۆڕۆناکە دابێت سیەکانی و پێویستی بەداغڵبوون بێ و بەهۆیەوە گیان لەدەست بدە هەرچەندە بە کەم هەر هەیە. بەڕێی جەنابەت لە بارودۆخێکی ئەو هەیە پێویست ئەکا ئەگەر کەسێک بە شێوەیەکی ئاسایی توش بوو بێت تۆک پزیشکێک پێی بڵێ پێویستە 2 هەفتە کەڕەنتین بیت و خۆت جیا بکەیتەوە؟ ئێستا دکتۆر ئەو کەلەوانەیە ئەمە فەرق بکە هەم لە ڕووی زانستیەوە فەرق بکە یا وەڵامدانەوەکە لە ڕووی کۆمەڵە پێوەری دیکە کۆمەڵە پێوەری تر ئیداری و ئەوانە ژەمی دەورە بینێت. بەڵام ئەگەر وەکو پزیشکێکدا قسە بکەم تقریبا ئەو کەرەنتینکردن بۆ 14 ڕۆژ و ئەم شتانە بەو شێوەیە نەما هەر لە ئۆمیکرۆنەکەەوە خۆی یەکشت هەبوو لەم ڤایرەسە هەر لە بیدایەتەوە لە گەرمی تاکەیەکەت لە زووتاکە دەگەر ئالەو کاتە خەڵکی تووشە کرد. زۆرترین قووەتی ڤایرۆسەکە کە ئەو زەلامەی گر لەو کاتە خەڵکی تووشە کرد. بۆیە مەرج نییە ینی 14 ڕۆژ شتیوە منە 14 ڕۆژار کاتی خۆشی بۆ خاڵمە بوو لە سەری چکە هەڵەیە کاتی خۆی کە خەڵک ئەیگرت بە دوومان فەقیرە لی ئەبووە پیانەوە تا 14 ڕۆژ ئاهاتەوە بۆ مامەڵەکردن بۆ دایرە ئەوی دایرەکەم وتێتی 14 ڕۆژ زیاتر ئەمە با بە تۆ بە بڵێ ئۆکسسیژینەوە هاتوویتەوە بە تەمای ئاوا دەوام بکەی لەبەرەوە ئەو شتی 14 ڕۆژ و شتە زانستی نییە. بەڵام ئەگەرۆکو بڵێ ئەو کەسە لە ماڵەوە چی بکە تقریبا ئەوەی 5 ڕۆژەکە تەسەور ئەەکەم ناتوان بڵم لە 100%، بەڵام 5 ڕۆژەکە کافیە
دوای 5 ڕۆژ زەحمەتە بتوانێت خەڵک توشکە ئەم جۆرە تازایان بە تایبەتی ئەگەر نیشانێکی ئەو تۆی نەمابێت بە تایبەتی لە زووتای نەمابێ کابرا لە جیان نەکەوت بێ بێنان نەبێ ئەمانە نەبێ زەحمەتە. زۆر باشە باسی کوتانت کردوت بە تایبەت ئەوانەی کە کوتانیان وەرگرتووە لەوانەیە بە شێوەیەکی ئاسانتر بیگرن. بە دڵنیایەوە کوتان هەمومان زین پرۆسەیەکی زانستیەوە کاریگەری جدیش جێ هێڵێ بەڵام بە ئەزمموی جەنابەت ئەوەی ئێستا هەیە و بڵاو بووتەوە ئەوانەی کە خۆیان کوتیوە فرقێکیان پێکی لەگەڵ ئەوانی کە کوتانیان وەرنەگرتووە یەک جیاوازی زۆر زەق هەیە تەمان ژمارەکان تۆ بێ لە کۆڵینەوە بکەیت بەتاڵاتی وەڵامیەوە پرسیارە باشە بەمەوە بەڵام یەک تایبەتمەندیان هەیە ئەوەی کە خۆی کوتاوە ئەگەر قورسیش بیگرێ ئەم ڤایرۆسیان سیرەکەی کەلی ئەبێت و لی ئەبێتەوە تەواو دوای 2-3 ڕۆژەکە ئەوانەی تر کە خۆیان نەکوتاوەسێکی تاوەکو 2 هەفتە و 3 هەفتە لە ژدازران و بێهێزی و حوسڵە نەمانی نانخواردن و ئەوانیان ئەمێنێت کەواتە ئەمە هەر ئەوەیە لەوە چ قووەتی ڤایرۆسەکە نەمابێ بەڵام ڤاکسینەکە ئیشەکی خۆیەکە ئەتپارێزێ لە توشبوون بە نەخۆشخانە ئەتپارێزێ لەوەی کە مزعفاتە توژنەکە دواتر دەرهاویشتە توشنەکە و تەمان ملیژ نەنێ بەرەو مردنوانە. زۆر باشە کاک دکتۆر بەردەوامە بین لە گفتوگۆکەمان بەڵام پاش ناوبڕێکی کورد خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرئەگرین و ئەگەڕێنە وڵاتە. خۆشخانەی بەخشین پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکە خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتوون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان بۆ قسەکردن لەبارەی شەپۆلی نوێی کۆڕۆنا کە ئێستا هاوڵاتیانی گرتووەتەوە لەگەڵ بەڕێز دکتۆر زانیار نووری پزیشکی پسپۆڕی نەخۆشیە هەناویەکان. کاک دکتۆر ویستم ئەوە بپرسم وەک باست کرد ئێستا مەترسی ڤایرۆسەکە کەمترە توشبوون بە نەخۆشیەکە و تا ڕادەیە قورسی نەخۆشیەکە کەمترە بەم پێەیە بەشێکی کەمیان لەوانەیە پێویستیان بە داخڵبوون بە نەخۆشخانە هەبێ و چارەسەر وەرگرتن لە نەخۆشخانە هەبێ. بەڵام ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین کەی نەخۆش
پێویست ئەکا سەردانی پزیشک بکات واتە ئەگەر لە ماڵەوە نیشانەکانی گرت ئەزانێک کە لەوانەیە ئەمە کۆڤیدی توش بوو بێ بە پێی توانە لەوانەیە پێویست بکە خۆی جیا بکاتەوە ڕێنمایی چێ بۆیان لە ماڵەوە بیکەن و قۆناغی دوای ماڵەوەش کە پێویستەکە سەردانی کێ بکەن لەکوێ چارەسەر وەربگرن ئەم نەخۆشیە وەکو هەموو نەخۆشێکی تر لەبێت کە مرۆڤ توش بوو سەردانی پزیشک بکە بە تایبەتی ئێمە لەم بوارەیە مادەم ئەمە نەخۆشیێکی هەناویە سەردانی پزیشکی هەناوی بکە ئەم نقطەیە ئەم خاڵە بۆ گرنگە ئێمە کاک دکتۆر لە کاتی 2020 تووشی کارەساتێکی گەورە بووین ژمارەیەکی زۆر لە خەڵک مرد بە فەرمی ئەمە ئەعلان کرا کە هۆکارەکەیەوە بوو درنگاتن بۆ لای بینینی پزیشک بەشێکی زۆریان لەو خەڵکە بەداخەوە ئێستا 2 ساڵە لە ناومانە نەماون بەشێک زۆر لەو خەڵکە لە لای کەسانێک کە بوون بە دکتۆر بەڵام پزیشک نین لابەلاوە دەرمانیان ئەیرایە هەتا وەکو خراپە بوو وەزعان اینجا ئەگەشتە نەخۆشخانە بەشێکی تریان تەڵەن هیچیان ئەمە تاوانی ئەوانیتیان نەبوو تاوانی ئەوەیە کە ڕێخستنێک نەبووە بۆ ئەو شتە بەشێکی زۆر لە نەخۆشانە ئەگەر بیری بێ کاک دکتۆر ئەهاتن هۆکارەکەی ئەوە بوو بڕوان کردبوو بە هەندێک شت کە لە ناو سۆشال میدیا ئەمانە بڵاو بووەوە کە لە هیچ میلەتێکا بەم شێوەیە نەبووە گولایمە لە وڵاتان خەڵەکەی لە سۆشال میدیا قسێکرد خۆ لەوە چێ ئاگاو لێبێ ئەنتیڤەکسۆمانە لە ئەمریکا ئەوانە زۆر بوو چووە سیاسەت وشتیشەوە لەوێ خەڵکانێک دژی ڤاکسین بوو ئەمە ئاساییە ئەمە هیچ کەسێک تۆ ناتوانانی لە 100% هەمووی وەکو یەک بیر بکاتەوە بەڵام هیچ شتێک وەکو لای ئێمە نەبوو خەڵک بە ئۆنلاین لە پێیجەکەەوە ڕێنمایی بە خەڵکەیە ئەیودمە چن بۆ لای دکتۆر سەردانی نەخۆشخانە مەکەن ئێمە هزار نەخۆش لە لەندەن نەبینین هیچی چارەسەری ناوێت نەخۆش تەمان ئەوە کارەساتی قەومان لای ئێمە ئەوە وای کرد کە نەخۆشەکان هیچی نەئەهات کاتێک گەگەشتە نەخۆشخانە سیەکانی لەدەستدابوو بەدەر لەوەش کاک دکتۆر هەر لە قسەکانت نەتپشڕێنم بیرت بمێنێ بەشێکیان بەداخەوە ینی بانگەشی جۆرا و جۆرمانە بیست کە ئەمە لەوانەیە ئەگەر ئەوانی دیکە زۆر دەگمەن بوو بێ هەر نەبوو بێ لە وڵاتانی دیکە چارەسەری کۆڕۆنات بۆکەم بە گێزەر بە خەنا بینەناو ئەوە بەڕاستیەوە بەداخەوە تەمان ئەمە یەکێ بوو لە کێشە گەورەکان لە ئەو کاتە ئێستاش بۆ هەموو نەخۆشێکی ترهەمانە تاوان ئەم زەلامانی ئەم شتانە بڵاوەکەنەوە زۆرزانیەکیان هەیە ئەوەی ئەو شتانەی با بڵین خەنە و دەردیجەناب تەڵی مێخەکە ئەو شتانە زۆرزانیکیانی خۆیان نان لە قەرێ ئەو نەخۆشیانی کە زانست فرێ ژیانەکە ئەکەوێت ژیانی زەلامەکە ئەکەوێت بۆ دوومەنە قسە ناکەن لەگەڵ نەخۆشەکە کە قەسەری دڵی بێت هەچی ئینعاشێمێ خەڵکە کەوتو بەشێکی زۆری بێدەرامەتە ناتوانێت پارێ قەستەرەکان بە نان بۆ ئەو شتانە قسە بکەن یەک بۆ ئەم شتە پابلیکانە قسەکە و شتێکە وازح نییە ئەوانە و چۆنەڵێ عرە بەڵێ ئێستاد فیلمەیە ئەکرا یعنی لە ئاوێکی پیسە هێناکات ڕاوی خۆڵە طبعا ئەم مشکلە گەوریانە ئاوا دروست بوو بۆیە هەر لە بیدات و ئەگەر بیر بێت دکتۆر من یەکە بووم لەو کەسانە ئەمود کاک کە لە شدا ئەزرانە خۆشکەوتی بە قسە هیچ شوێنەمەکە سەردانی دکتۆر بکە یەکەم شت ئەوەمان لە بیر بێ ئەم ڤایرەسە ئێستا لەگەڵمانە ئەم جۆرە تاسایی بەس خۆ خەڵکی تر هەیە بە لەرزوتاوێت ئێمە مانگە لەمە بەر کۆلێرامانەوە نەخۆشخانە بەرناک و خەڵک لەسەر هینەکە عیلاجەکرا ڕێنەوەکان ئەگەر بیرێ بێ ئەویش هەر بە لەرزوتا هاو لە سەرەتایە پێشەوەی ببێ بە سکچوونەکە چەنەها نەخۆشی ترمانەیە بە لەرزوتایەت چەنەها نەخۆشی ڕۆماتیزمیمانەیە نەخۆشی هەوکردنی سڵمانە شێرپەنجەمانەیە بە لەرزوتایە جاری نەخۆشی بەکتریاکانی دیکە وەکو بڕۆسێلا و تایفۆید و کۆرۆنا من خۆم نەخۆشمە بوو بۆ بەداخەوە شێرپەنجە بوو یەکمان عیلاجی کۆرۆنای وەرەگرت و ئەم شوێن ئەیە ئەو شوێنەکەی چەند پزیشک نەبوون لەبەرەوە تۆ کە نەخۆش کە دەبێت سەردانی دکتۆر کە ئەمە بەریتانیا و سوید و ئەڵمانیا نییە سیستەمێک بێ کابرا لە فرانکفۆرت ئەپژمێ لە هامبورگ ئەزانن چی نەخۆشیەکی هەیە لەبەرەوە هەموو کەسێ ڕێکۆرد کراوە و ئەزانن چێ و چی دکتۆرێ 30 ساڵ لەمە بەربینێتی من نەخۆشی مانگی ڕابردوو کۆرۆنای گرتووە ئەڵم دکتۆرەکە شڵە نازان ناویچێ نەحەقیشی نییە هەموو دەموچاوە ئەبینی و ئەمانە ئەبینێ وەکو ئەوروپانیە شتوان منەڵسەم بێ بۆیە کە نەخۆش کەوتی تەنها سەردانی دکتۆر زۆر باشە کاک زۆر کەواتە ئەمە خاڵ یەکەم وەک ئەوەی کە پرسییم ئایا ڕێنمایی چێ بۆ ئەوانی کە لە ماڵەوە ئەم نیشانانەیان تووشە بێ کە گومانی خۆیان گومانی کۆڕۆناکەن خاڵ یەکەم کە ئەوە کۆی بابەتەکەیشە سەردانی پزیشک بکەن زۆر باشە کە دێنە نەخۆشخانە کێ زیاتر پێویستی بە داغڵبوونە تا ئێستا سوپاس بخوا ژمارێکی زۆر کەم داغڵبوونیە بێ یعنی ڕۆژانە ناگاتە پەنجەکانی دەست عەدەدەکەی زۆر کەمە لەبەر ئەوەی زۆربەی زۆری نەخۆشەکان وەکو پێم وتیت
چارەسەران ناتوانن لە ماڵەوە بکرێن بەشێکی زۆران لەر ئەنتیڤایرۆسەکانیان ناوێت دژە ڤایرۆسی کۆرۆنای ناوێت بەشیان هیچ ئەنتیبایۆتیکی ناوێت تەنها پاراستۆڵە و مغەزی و ئەم شتانی ئەوێ زۆربەی زۆری عیلاجی ناوێت ئێمە ئەو نەخۆشانە داغڵەکەین کە بوو بێ بە تۆکسێک یعنی وای لاتوێ ژەهراوی کرد دەبێت نەخۆشیەکە نەتوانێت 4 ڕۆژ بێ نان بخوا نەتوانێت بۆ نمونە هەناسەی خۆی بە مەزبوطی بات و دەری بکاتەوە یاخود کێشی بۆ دروست کردوێ بۆ ئەندامێکی تری لەشی بۆ نمونە خۆی سستی جگەری هەبێ بەو شێوەیە ئیژنا زۆربەی زۆری نەخۆشەکان سوپاس بۆخوا ئەوە داغڵبوونیان ناوێت پێویستیان بە داغڵبوونیە زۆر باشە کاک دکتۆر هەر لەم بابەتی چارەسەرکردنی ئەم کۆڤیدەوە ئەمێ بابەتێکی دیکە باس بکەم بەداخەوە تەمان سەرەتا لەگەڵ ڕێزم بۆ سەرجەم ئەو کارمەندە تەندروستی بە ڕێزانی کە بە شوێکی زانستی کاری خۆیانەکەن و ئەو نۆڕینگە میلیانەی کە بە پێی یاسایی و زانستی و ویژدانی تەنها و دەرمانانە ئەیەن کە لە ڕووی توانستی زانستی و ڕێگەپێدانی یاسایی و بۆیان هەیە بێن بە نەخۆش بەبێ ئەوەی نەخۆش ببینن و قەراری بۆ بدەن و پشکنینی بۆ بکەن و پشکنین ببینەوە کە هەمومان نەزانین ئەمە لە هیچ جێگایەکی دنیا کاری غیرە پزیشکنیە لە پزیشکیشدا ئەبێ پزیشکی پسپۆڕی بوارەکە بێ بەڕاستی لە کاتی کۆڕۆنایە هەمومان نەزانین لەوانەیە کۆمەڵێک بەرزونزمی لە هەندێک لە پشکنینەکانە ڕووبیە بەتایبەتی پشکنینە کە پێی دەوترێت CRP و هەندێک جار بۆ متابعی کۆڤید یەکێک لەو نەخۆشیانەیە کە ئێمە متابعی پێەکەین کە لەوانەیە سەدان نەخۆشی دیکە هەبێ ئێمە ئەو پشکنینە بەکارهێنین بۆی متابعی بکەین بزانین گەشتۆتە کوێ بزانین چۆنە ئەم پشکنینانە هاوڵاتی فێر ئەبێت لەگەڵ بەشێکی نابەرپرس لەو بەڕێزانەی کە نۆڕینگەی میلیان هەیە لە دەرەوە فێر ئەبن بە ئەنجامدانی کۆمەڵی پشکنین و سربەخۆ بڕیاری بۆ ئەیان کە ئەمە تۆ کۆڕۆناتە و ئیلتیهابەکەت بەرزە پشکنینی CRP ناوی لێنراوە ئیلتیهابی خوێن پشکنینی ESR ناوی لێنراوە ڕۆماتیزمەی خوێن خستی خوێن بەڵێ ئەمانیان بۆکەن لە خۆیانەوە نەخۆش ئەخەنە سەر دەرزی دژە بەکتریا لە خۆیانەوە نەخۆش ئەخەنە سەر ئەڵەن تۆ دیدایمەرە بەرزە ئەبێ کلێکسین وەربگری ئەبێ ئەوە ڕیڤارۆکسەبان جاهانی دەرمانی نوێ و باشیش هەیە بەڕاستی ئەیبینی بەدەست نەخۆشەوە کە پزیشک بۆی نەنووسیوە کە ئەمە لە ڕاستیە ئیندیکیشنی وردی تایبەت بەخۆی هەیە کە پزیشکی پسپۆڕی بوارەکە نەبێت ئەمە لەوانەیە ئەگەر پزیشکمان نەبێت پسپۆڕی نەشتەرگەری گشتی بێ تەنها بۆ پێدانی دەرمانێکی خوێن ڕوونکردنەوە پرس بە ڕاوێژ بە پزیشکێکی هەناویەکە تەنها بۆ ئەوەی پێبیە بەڵام ئێمە بینین لە سەیدەلیەکانی لا کۆڵان کە ئەمە زیاتر وان ناسراویان نۆڕینکە میلیەکان ئەمانە زۆر ئەیرێ ئەمە بۆچی ئاوهایە چۆن زیان بە نەخۆش و بە گیرفانی نەخۆش و بە وڵاتە گەێنێ تاوان دکتۆر ئێمە یەکشتمان لەبیر بێ هەموو کەسێکە لە ناو کەرتی تەندروستی شەکە لە وڵات ئێمە پزیشک و کارمەند و تەنانەت کارگوزارەکە و ئیدارەکانیشمان لەبیر ناچێت هەمویان بە تەسەوری من لەوە چێ بڵێن ئەمە ئینحیازی قساکە بەڵام لە هەموو دائیرە و مؤسسەکانی تر هیلاکترین ئەوەشە بیرە ینی کە لە کاتی کۆڕۆناکان زۆری خەڵک داخست چوە ماڵەوە بەڵام کەرتی تەندروستی مابەوە کەرتی تر ئەمایەوە بەڵام بەرکەوتی لەگەڵ نەخۆش نەبوو بەڵام ئێمە تقریبەن وەکو ئینتیحاری وا بۆ ئەو کاتەکە دەوامانە کرد لە 2020 هیچ دکتۆرێ بەبێ هیچ کارمەندی بڕۆ ناکەم توانێت نەخۆش چاک بکاتەوە چکە کاری کارمەندەکە زۆر ئاڵتونیە بە چارەسەری نەخۆشە هیچ کارمەندێکیش نابێت ببێت دکتۆر نەخۆش دەستکاری بکە نەک تەنانە چارەسەر بێت دەستکاریشی ناکات هەتاوەکو پزیشک بۆی بکە شتی ئەمەرجەنسی جایە بەڵام وەکو تەشخیص و چارەسەر و ئانە ئەڵێ ئەم ناڕێکی کە لە عێراقا هەیە بە تەنیا ئەم حاڵەتەکە هەیە تاوانی خەڵکەکە نییە تاوانی ئەوەیە کە تۆ ئەو کەسی وەکو جەنابوتێ جا پزیشک بێ هەڵی خەڵەتێنێ یا کارمەند بێ تاوانی ئەو زەلامەیە چکە نەخۆشەکە جاری وایە لە کەم دەرامەتیە یا لە دەست نەگەشتنی بە ئەو شوێنی کە چارەسەری لێوەرگێ یاخود لە سیقەی تەواوەتی بە کەسی کە لە ئەو بینایە دەوامەکە دراوسیانە شتێکی وایڵە با بچون سەردانێکم بکەم بزانم چیم هەیە کەواتە تاوانی خەڵکەکە نییە لەم شتا تاوانەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێک نەخراوە و ئەو زەلامانش کەوتە وجدانی خۆی ئەوەی پێکردووە هەندێکیان نازانم چۆن خەویان لێکرێ بەڕاستی چکە خەڵکێکی زۆر بەیانیان کە ئاهاتنەوە دەوامیان نەکرد ئەیان بینی لە ناو نەخۆشخانە بەبوونی دەرمانەکانی ئەوانەوە پەکی کەوتەبوو بۆیە ئەمە بەڕاستی ئەوە دەرفەتێک بۆیە کا دوتۆر ئەم شتەمان حل کردایە لە 2020 باشترین دەرفەت بۆ عێراق خەڵکە و بە هەرێمی کوردستانەوە کە ئەم شتە چارەسەر کرا هیچ کەسێک نەخۆش چارەسەر نەکا غێری پزیشک و پزیشکیش وەکوتم بە هاوکاری تەمان کارمەند و کارگوزار و ئیداری ئەوانە بەبێ ئەوە توش ئیش ناڕۆ هەرێک سەرشانی خۆی بکە ئەو فەحسانە کە باسی کرد دکتۆر هەندێکیان بەداخەوە
خەتای هەندێک پزیشک بۆ ئەو شتان ڕژان لە 2020 بۆ میدیا بە خەڵکیانەوە دیدایمەرەکە وا بکە و ئەگەر ئەوەی کارەساتی هایدرۆکلۆرۆکینەکەشان هایدرۆکسی کلۆرۆکوینە ئەمە لە هیچ وڵاتێکا شتیوانیە دکتۆر قسەکە لە پابلیک بڵێ من بەحسێک کراوە و ئەگەر وا ئەوەتان بینی ئەوە بخۆن و ئەوە ئەگەر هەستێک وایە ئەوە ئەگەر زانیت ئەکۆکیت اینجا بچۆ شتیوانیە لە هیچ شوێنێ تەمان بەداخەوەن دێ پێیج بڵاوێکڕۆیەوە بە خێرە خێر لەسەر بنچینەی شەڕ ناکرێت لەسەر بنچینەی زەرەر خێر لەسەر ئەساسی خێرەکرێت لەسەر حەسەن ئەکرێت لەسەر شتێکی باش ئەمە خێر نییە ئەمە کارەساتی نایەوە لە 2020 و ئەو خەڵکی لە جاتی ئەوی کە دوایی ئەیوە کاکە ئاخرەوە هەرزانترە بۆی ئەمێ دەرزیەکی تێکەڵە بەم لە خۆم دوایی بە دەوەرەقە و 15 وەرەقە لە عینایە نەجاتی ئەبوو بۆیە ئەم شتە بەڕاستی تر تەواو یعنی با کۆتایی پێبێ بینەوە سەر ئەوەی هەرێکە و ئیشی سەرشانی خۆی بکە اینجا ئەو کاتەی شاڵە تەمان خەڵکیش زەرە ناکە بەدڵنیایەوە کاکتۆر تەبعاً ئەم نابەرپرسیارەتی کە ئێستا من باسم کرد کە زیاتر وەک جەنابەت باس کرد لە هەموو چینەکانە هەیە نەکرد تەنها کارمەند و پەرسەر لەوانەیە پزیشکیشمان هەبێ پزیشکی پسپۆڕی هەناوی نەبێ و نەخۆشی خستبێتە سەر دەرمانی شەکرە دەرمانی زەخت کە ئەم نابەرپرسیارەتی لە هەموو چینەکانە هەیە بەداخەوە وەک جەنابەت باست کرد ڕەبتی بە کەمتر تاوانی خەڵکەکەیە کە خەڵکەکە من تاوانەکەیان لەوەی ئابینم تا ڕادێ پێویستە هۆشیارتر بن بزان کێ پزیشکە کێ پزیشکنە کێ پسپۆڕی ئەو بوارەیە و لای کێ چارەسەر وەرەگری بەڕاستی ئەگەر ئیمکانیاتی هەبوو زۆر باشە کاک زۆر ئەوەندەی ئەزمموی جەنابی ینی بە ئەزمموی ڕۆژانی خۆت هیچ نەخۆش ئەبینی کە لە نۆڕینگە میلیەکانەوە هاتبێتەوە دەرمانی ناپێویست و نابەرپرسارانی بۆ نووسرابن ئەو حاڵەتە زۆر زۆرە بەڵام بۆ یەکێکی لە نمونیان نیە لە نمونانی حاڵەتەکە زۆر زۆرە خۆش لە نەخۆشخانەی داوامەکەی بی بەڵام یەک حاڵەت هەیە زۆر شایع لە سلێمانیان ڕوویە بەداخەوە نەخۆشەکە وەفاتی کردپی ئەویژەوە بوارە و کاتە من یەکەم کەس راپۆرتم کردەوەی نەخۆشی کەڕۆڕەشەی توش بوو تامان حاڵەت نەخۆشە بەبوونی ئەوە توش بوو بە دەرزی تێکەڵات ئەمەنی بۆ کرابوو ستیرۆید بۆ وای لێ کردبوو تاکو کەڕ و زاڵ ببێنە ئەو کەڕوە کە زەلامی ئاوا ئەکوشت و دەموچاوی لە توپەتە کردوانە هەر زۆر لاوازە هێزی ئەوەی نیە خۆت لەوە چ دکتۆر بینی بێتە لە هەموو کولیا بڕۆ ناکەم نەخۆشێکی وامانە بوو بێت ئەوەنە حاڵەتەکە دەگمەنە بۆیە ئەوانە ئەو وازەحترین نمونە بوو کە بەکارهێنانی ئەو دەرزی و دەرمانە و بەنابەرپرسانە ئەیرا لە خەڵک چۆن کێشەی بۆ دروستکردن زۆر باشە کاک زۆر کەواتە ئەگەر لێرەیە وەک باست کرد پێویستە بە سیستەم بە یاسا ڕێک بخرێ لەگەڵ ئەوش بە یاسا ڕێک بخرێت بەدڵنیا پێم وایە ئێستا لە وەزارەتی تەندروستیە یاسایەک هەیە کە کۆمەڵە دەرمانی دیاری کردووە لە نۆڕینگەکان پێویستە ئەگەر پزیشک نەبووی تەنها ئەوانە بیەی بە نەخۆش و ئەگەر ئەگەر دەرمانخانەکە سەرپەرشتیاری پزیشکی دەرمانسازی هەبوو لەوانەیە ژمارەیەک تۆزە زیاتر بێ بەڕەچەتە بێرە بە نەخۆش بەڵام ژاریوای یاساکە هەیە بەڵام لەسەر یاساکەەوە جێبەجێ ناکرێت لێککەواتە خەلەل تەنها لە نەبوونی یاسانیە لێپرسینەوەش نییە بە دوواداچوون نییە سزادان نییە تۆزە ئەو شتە دەروی بواری منە بەڵام من نەیبینم ڕۆژانە سزادان و لێ پێچینەوە ئەمانە ژەرەکرێ کۆنتترۆل بۆچی ناکرێ چکە ئەبێت شتێک دروست بەوی پێوترێ هۆشیاری تەندروستی چۆن هۆشیاری سیاسی و ئاینی و ئەوانەمان پێویستە من دایما شتێک باسەکەم بۆ نەخۆشەکانم ئەو نەخۆشان کە پێکیان کەوتۆ شکردوای ئەوە چاکە بنەوە کاڵە دکتۆر بۆ وام لات و آخر من چوزانم چوومەم دەرمانم وەرگرت و ئەم شتانم کرد ئەڵم لەم وڵاتە ئێمە و ناوچەی ئەم ڕۆژەڵاتی ناوەڕاستە ناڕێکی زۆرە ئەوە لە دەستی کەسانیە ناڕێکیکی زۆر هەیە لە ناوچەیە بەڵام تەندروستی خۆت لە هەموو شتە مهمترە سیحەتی خۆت چکە کە پەکەکە و زۆر زەحمەتە لە وڵاتانە بتوانی فرێ خۆ بکەوی لە هەموو شتە مهمتر تەندروستی خۆتە بۆ تەندروستی خۆت ئێستا سوپاس بۆخوا ئینتەرنێت هەیە خەڵکەیەتی لە ناو مۆبایلەکەیە سەردەمی 30 ساڵە مۆبەر نییە یەک ڕوبعی کورد هەرێمی کوردستان لە وڵاتانی هەندەران نەژین خۆ لە سۆماڵ و ئەسیوپیانین لە هەرێ وڵاتە متەتەوڕەکان نەژین وانە لوبنان بەچی پێشکە و ئەو لوبنانیانی کە ڕایان کردبوو لە ساڵی 1940 چوبوون بۆ ئەوروپا و ئەمریکانە بە یەک دنیا سەقاف و علمەوە هاتنەوە بۆ خەڵکی لای خۆیان بۆیە ناتوانانی کەسێکی لوبنانی قەتاڵ خەڵەتێنی شتیوانیە ناتوانانی لە هیچ بوارێکە ناتوانانی هەڵی خەڵەتێنی و میلەتێکی تێگەشتون خۆت ئەگەر مامەڵۆ لەگەڵ کردبن بەڵام بۆ لای ئێمە وایە شتەکانی ینی چکە هەر یاسا بە تەنیا نابێ بێ وعی دروست ببێ بۆ دروست نابێت لەبەری خەڵک ئەڵەی تااقەتی نییە بە دوای ئەوە بکەڕێ ینی نەخۆشە هاو ساڵی 2021 باسی ئەوم لەگەڵە کرد کە تۆ بێ خۆ قفڵ کردایە نەچووتە بۆ فلان داوەتوانە ئەوی دکتۆرم شتانە درۆیە ئێوە دروستیان کردووە و یعنی وایەوانە
کوڕەکەی خۆی لە ناو لەندەن بوو 3 هەفتە بوو نەڕۆشت بۆ دەرەوە بۆ مەطعامێک چکە بۆی نەبوو بۆ قفڵ بوو لە ژوورە ئەی باشە ئەم کوڕە قسە ناکا لەگەڵم باوکا بڵێ هەموو جیهان فڕۆکەی ئیلغابەتەوە حەج و عەمرە بوو نەمابوو خۆبیریە لە 2020 ئەی چۆن لەوێ حەج و عەمرە نییە و 4 کەس مێژەکە لە ناو پیرۆستترین شوێنە لە ئێمە خەڵک شانی لە شانی یەک جوور کردبوو لە نێشکردنا یعنی ئەم شتانە هەمووی بەسەریەکەوە زەحمەتە ئەگەر بەس بە یاسا تەطبیقکردن بێ چکە وەعی یاسا دروستەکە یاسا و سزایان و ئەمانە لەوە چ چاوسورکردنەوەیەک دەردی تۆڵی زەرێک کەمتر زەرێ ئەگریتەوە بەڵام بە وەعی تەندروستی بەوەی خەڵکەکە ئاگای لێ بێت سیحەتت لە هەموو شتێ مهمترە زۆر باشە کاک دکتۆر لە کۆتایی بەرنامەکەی نەگەر قسەیەکت ما بێتەوە گەر ڕێنمایەکت هەبێ بۆ هاوڵاتیان ئێمە لەخوا بەزیابێ ئەو حاڵەتی کۆرۆنای ئێستا هەمانە وەکو پێم وتن ئەوە یەکێکە لە شتە خۆشەکان کە قورس نییە خەڵک بکوژ نییە کوتانن باشترین بەرگری کارە بۆی خەڵک زۆرە پرسێ دکتۆر من خۆشم کوتاوە بۆ گرتومەتەوە قەت ئێمە نەماون تۆ خۆ کوتانن واولەکانی نەیگریت کوتانن دووشتی زۆر گرنگ زۆر شتەکاتەوەن ئیسیفادە بەس دوانی زۆر گرنگە یەکەم واولەکە بەرەو مردن نەڕۆیت و بەرەو نەخۆشخانە نەڕۆی سوکتر ئەیگری دووەم مایلەکە خەڵک نەتوانی زۆر توشکەی ئەو خاڵە زۆر مهمە ئێمە بمانتوانین لە شارێکی وەکو سلێمانی مە زۆر بچووکین لە چاو وڵاتانی تر شارێکی وەکو سلێمانی بمانتوانین لە سا هەفتای خەڵکەکە بەس کوتانن بکە هەردوو جۆرعەکە وەربگرێ ئەوانە بمانتوانین ئەوە بکەین هێرد ئیمیونیتی دروستە بوو زۆر زەحمەت بوو جارێکرێت تیامانە بڵاو ببێتەوە ئەگەر بژوایەوە چوو بە کەیسی حاڵاتی دەگمەن و ئەمانە هەبوایە وڵاتانی تر قەرەباڵەخن تۆ نابێ بڵێ ئەوان بۆ لە سا هەشتای خۆی کوتی وایە ئەو فڕۆکەخانەکە ڕۆژانە 10,000 کەس هاتو چۆیتی لە وڵاتانی دیکەوە ئێمەوانی نێمە وڵاتێکی لۆکاڵین بچووکین ینی ئەوە نییە خەڵکیش کاتو چۆنەکە زۆربەی خەڵکی دەوروبەرمانن وانییە بڵێ مارکەتێکی گەورەمانە بێ کاروان سەرابێ سلێمانی و لێروانە شتێکی وانییە بۆیە بمانتوانێت خۆکوتانێکی باش بکەین و لەگەڵ هەندێک ڕێنمای خۆپاراستن و دوورکەوتنەوە ئەمانەمان بکردایە زۆر بە ئاسانی کۆنتترۆڵە بوو بەشکەمی شاڵە لەمانکەین ئینشاءڵڵا کاک دکتۆر زۆر سواز بە ئامادەبوونت خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم شەویشمان پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ